ستاندەر زانیاری لەبارەی دەستگیرکراوانی خۆپیشاندانەکەی ڕۆژی هەینی هەولێر ئاشکرا دەکات. ئەحمەد شەڕح هەمان سیاسەتی ئیسرائیل بەرامبەر غەزا دژی کۆبانێ دووبارە دەکاتەوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ هۆشداری تون لە دۆخی شاری کۆبانێ دەدات. خۆپیشاندانەکەی ڕۆژی هەینی ڕابردوو کە وەک کاردانەوەیەک بەرامبەر هۆندراوەی کچێک لەبارەی پێغەمبەر موحەممەد درودی خوای لەسەر بێت ئەنجام درا تاوکو ئێستا بە فەرمی هیچ لایەنێ خۆی نەکردۆتە خاوەن. ژمارەیەک لە چالاکوانی ئیسلامیش بە خۆپیشاندانێکی خۆڕسگناوی دەبن. بەپێی بەدواداچوونی ستاندەر بۆ قسەکانی ئەو چالاکانی پێشوەختە بانگەشەیان بۆ خۆپیشاندانەکە دەکرد نزیکەی 10 کەس دوای خۆپیشاندانەکە دەستگیر کراون جگە لە دەست بەسەرداگرتنی ژمارەیەک مۆبایل. بەڵام تا ئێستا دام و دەستگامیەکانی هەولێر هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر دەستگیرکردنی خەڵک لەسەر خۆپیشاندانەکە نەداوە. لایەنە ئیسلامیەکان ڕەتی دەکەنەوە ئەوان لە پشت خۆپیشاندانەکە بووبن. پارێزگاری هەولێریش پێشتر ڕایگەیاندبوو خۆپیشاندانەکە بێمۆڵەت بووە. 20 ڕۆژ تێپەڕیوە تاوەکو ئێستا گەمارۆی سەرشاری کۆبانەی هەڵنەگیراوە و بەپێی نوێترین راپۆرتەکان ئێستا دەستکەوتنی میوە و شیری منداڵان و پێداویستی سەرەتایی خەڵک زۆر ئەستەم بووە بەهۆی ئەوەی تەواوی دەواازەکان بۆ ئەو شارە داخراوە. دەواازەیەک لەلایەن تورکیاوە و 3 دەواازەکەی دیکەش لەلایەن حکوومەتی ئەحمەد شەرعەوە. بەپێی بەدواداچوونەکان شەڕح هەڵگرتنی گەمارۆی تەواوی بەستۆتەوە بەوەی هەسەدا تەواوی چەکەکانی بەپێی ڕێکەوتن ڕادەست بکات و فڕۆکەخانە و دەواازە سنووریەکانیش بداتە دیمەشق. گەمارۆکەی کۆبانێ وەک کارتی فشارە دژی هەسەدا بۆ سازش پێکردن بە کورد. ئەمەش هەمان ئەو سیاسەتەیە کە ئیسرائیل لە غەزا بەکاری دەهێنا کە ماوەیەکی زۆر گەمارۆی خستە سەر شارەکە بۆ ئەوەی حەماس ناچار بە ڕادەستکردنی چەک بکات. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئەوەی ئاشکرا دەکات کە دۆخی کۆبانێ مەترسیدارە و دەڵێت کارەساتێکی تەندروستی و مرۆی ڕوودەدات. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە ڕاگەندرایەکدا ڕاگەیان دۆخی مرۆی لە شاری کۆبانێ بە شێوەیەکی مەترسیدار خراپ بووە. هەروەها شارەکە توانای لە خۆگرتنی ئەم شەپۆلە گەورەی ئاوارەکانی نەماوە بەمەش دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی هاوڵاتیان و ئاوارەکان نزیکە بە تەواوی نەمێنێت. لە هەمان کاتدا هۆشداری دەدرێت لە کارەساتێکی تەندروستی و مرۆیی. ڕوانگەکە بڵاویشی کردوتەوە هەزاران ئاوارە لە کۆبانێ لە دۆخێکی زۆر سەختدا دەژین بە دەستکەمی خۆراک ئاوی پاکی خواردنەوە و دەرمانەوە گرفتارن. هاوکات بڵاوبوونەوەی نەخۆشی بە شێوێکی بەرچاو زیادی کردووە بە تایبەتی لە ناو منداڵاندا بەهۆی نەبوونی شیری منداڵ و پێداویستیە پزیشکیە سەرەتاییەکان.